بانزینخانەیەک بۆنی گوڵی لێدێ و لۆبیای تەقتەقیش ساخ نابێتەوە. سڵاوتان لەبێت. زۆربەی خەڵکی کە دەچنە بانزینخانەکان بۆنی گاز و بانزین بێزاریان دەکات، بەڵام دۆخەکە لە بانزینخانەی کۆڕێک جیاوازە لەوێ لە جیاتی بۆنی بانزین بۆنی گوڵ دەکەی. بانزینخانەکە لە شارۆچکەی خەلیفانە. بەهۆی بوونی سەدان جۆری گوڵ و گوڵزار زۆربەی خەڵکی وا دەزانن نەمامگەی و دەچن سەودا و مامەڵەی گوڵ دەکەن. بە وتەی عەبدوڵڵا حاجی موسا کە خاوەنی بانزینخانەکەیە 500 گوڵ و مەرکانەی لە بانزینخانەکەدایە و ڕۆژانە لە 6 بەیانیەوە خزمەتیان دەکات و ئاگای لێیان دەبێت. ئەو دەڵێت مادەم بۆنی گاز و بانزین ژینگە پیس دەکەین دەبێت بە گوڵ و گوڵزار قەرەبووی بکەینەوە. باس لەوەش دەکات خەڵک وا دەزانن نەمامگەیە، بەڵام کاتێکدا دەبەزن هەم بانزین تێدەکەن و هەم سناپ و وێنە لەگەڵ گوڵەکان دەگرن. هەر کەجەوەکە گەرم دەبێت کەپرەکانی سەرزەی دوکان دەبنە پەناگەی گەشتیاران و ڕۆژانە خەڵکێکی زۆر ڕووی لێ دەکەن، بەڵام کەس دەست ناپارێزێت لە فرەدانی زبڵ و خاشاک. بە شێوەیەک تەواوی دیمەنەکانی زەیەکە شێواندووە و پڕبووە لە قوت و نایلۆن و زەرف و دەبا. کورد دەڵێت چاکە بکە و بیدە بەدەم ئاوە، بەڵام بەوتەی هێرش حەمید کە خاوەنی کەپرە گەشتیاریە و گەشتیاران لە جیاتی چاکە هەرچی بکاتە دەستیان دەیخەنە زیەکە و دەیدەن بەدەم ئاوەوە. هێرش کە لە کەپرە گەشتیاریەکانی خۆی 6-7 سەتڵ و تەنەکەی خۆڵی داناوە، بەڵام وەک خۆی دەڵێت گەشتیاران ناخۆشیان کردووە لە جیاتی تەنەکەکان خاشاکەکانیان دەکەنە زەیەکەوە. جوتیارانی تەقتەق ڕێگەیان پێنادرێت لۆبیای سنوورەکە بۆ خوار و ناوەڕاستی عێراق بنێرن. ئەوانیش ئەمڕۆ گرتبوونەوە و ڕێگای کەرکووک کۆیان گرت و ڕێگەیان نەدا هیچ هاوڵاتی و گەشتیارێک بێتە سنوورەکەیان. لەسەر ئەو کێشەیە سەباح حاجی عوسمان باڕێوەبەری کشتوکاڵی تەقتەق 564 وت پێشتر ئێمە نووسراومان دەکرد تا جوتیارەکانمان بتوانن بەرهەمەکانیان ببەنە ناوچەکانی ناوەڕاست و باشووری عێراق، بەڵام چەند ڕۆژەکە کار بۆ نووسراوی ئێمەش ناکەن و ڕێگری دەکەن کە جوتیارەکان بەرهەمەکانیان ببەنە ناوچەکانی تری عێراق و لە بازرگانی سنووری کەرکووکەوە ڕێگری دەکەن. وەک باسی دەکات ڕێگریەکان وایان کردووە ڕۆژانە نزیکەی 100 تۆن بەرهەمی لۆبیای جوتیارانی سنوورەکە کێشەی بۆ دروست بێت و لە بازاردا ساغ نەبێتەوە. کاتێک لە قەزای دوکانەوە دەچیتە سلێمانی سەرجەم شەقامەکان بە کامێرای پۆینت تو پۆینت تەنراوە. چەند چرکەیەک بێ ئاگایی شۆفێر دەخاتە تەڵەی کامێراکان و دەیگرێت، بەڵام جیاوازی نووسراوی تابلۆکان و نووسراوی سەرجادەکە تەڵەمە ترسیدارەکەن. بۆ نمونە لە کاتی دەرچوون لە قەزای دوکان لەسەر شەقامەکان نووسراوە خێرایی ڕێگە پێدراو بۆ ئۆتۆمبیلی تایبەت و بار هەڵگر 6 کیلۆمەترە لە کاتژمێرێکدا، بەڵام لەسەر تابلۆی هەڵواسراوی ڕۆکی شەقامەکە ژمارەکان جیاواز نووسراوە خێرایی ڕێگە پێدراو بۆ ئۆتۆمبیلی تایبەت 80 کیلۆمەترە لە کاتژمێرێکدا و بۆ بار هەڵگر 60 کیلۆمەتر لەسەر هەمان شەقام و لە نزیک گوندی کانیخان. بە هەمان شێوە نووسینی سەر تابلۆ و سەر شەقامەکان جیاوازن و شۆفێرانی تووشی سەرلێشێواوی کردووە کە ڕەنگە هەڵەیەک لە خێراییدا بیان خاتە داوی کامێرە و سەرپێچیان بۆ هەژمار بکات. بەڵە بەرەزان سەرنجتان بۆ هەواڵێکی تر ڕاکێشمەوە پەڕی 964 ئەویش ئەوەیە وەکەزان ئەمڕۆ یەکەم کاروانی حاجیان گەیشتەوە هەرێمی کوردستان. یەکێک لەو حاجیانێک ئەمڕۆ گەیشت بووە هەولێر قسەی بۆ مایکی 964 کرد، باسی لەوا کرد کە لەوێت دوعای بۆ خاک و خەڵکی کوردستان کردو و باز لەوە دەکات کە کورد لە ناو خەڵکا لە دەرەوە لە لای هەموو کەسێک خۆشەویستە و داواکات کە خۆشمان لە ناو یەکتر تەبابین و لە ڕێگەی مایکی 964ەوە پیرۆزبایی جەژنی قوربانی کرد. ئەو باسی لەوە کرد کە جەژنی قوربان لێرە نەبووە، بەڵام ئێستا دەتوانێت پیرۆزبایی جەژنی قوربان بکات و وتی ئێمە هەمیشە داوای دڵخۆشی و دوعای خۆشگوزەرانیمان کردو بۆ کوردستان و خاکی کوردستان و باسی لەوەش کرد ئەو لەزەتە و ئەو حەزە و ئەو خۆشیک ئەو چێژەی کە دەیبینیت هەتا خۆت نەچیتە ئەوێ لە ناو کەشە ڕۆحانیەکەدا نەبی هەستی پێ ناکەیت. هەواڵەکانم پێشکەشکردن هەر شاد.